الدورة النيابية الثالثة. بەهۆی زۆری پێشێلکاری بەرامبەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق و ناڕەزایی بەشێک لە فراکسیۆنە سونیەکان و سووربوونی کورد لەسەرەوەی پشکەکەی بکرێتەوە بە 70% بەڕگەی خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاساکە دواخستووە. بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت فشاری سەر هێزە عێراقەکان و داوای سندوقی نەختینەی جیهان بۆ بەرزکردنەوەی پشکی کورد ناڕەزاتیەکانی ناو پەرلەمان هۆکار بوون لە دواخستنی دانیشتنی پەرلەمان. بۆیە لە ئێستادا سندوقی نەقدی دەولی فشارەکە لە حکوومەتی اتحادی تاوەکو ڕێژەکە بگەڕێتەوە بۆ لە ساحەڤە و هێزە کوردیەکان هەریەکەیان چ بە تەنیاوە چ بە گروپ خەریکی ئەوەن کەوا پەیوەندیەکانیان بخەنەگەر بۆ ئەوەی بتوانن لە ئێستادا ئەو موازنەی کەوا بە شێوەیەکی زۆر ناشایستە هاتوۆتە پەرلەمانەوە ئەو مەشروع ڕەت کرێتەوە تاوەکو حکوومەت لە ژێر فشارەکانە تعدیلی تیا بکات چونکە تعدیلکردن تەنها لە دەسەڵاتی حکوومەتایە لە دەسەڵاتی پەرلەمانتاران نیە. لە ئێستادا کە باسی کۆبوونەوە و دیدار و دەستپێکردنەوەی گفتوگۆکانیش لەگەڵ بەغدا دەکرێت کورد چاوی لەو لیژنەیە کە پێک دێنرێت بۆ گفتوگۆ. سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت وەک پەرلەمان کەسی یاسایی پسپۆریان دەستنیشان کردووە بۆ دانوستانەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی. ئێمە لە پەرلەمانی کوردستان گروپێکی فرەڕەنگی پسپۆرمان لە پەرلەمانتاران دیاری کردووە بۆ ئەوەی کە لەگەڵ گروپی حکوومەتە بەشدار بێ لە دانوستانەکان. کۆبوونەوەیکی تایبەتمان کرد لەسەر دراسەکردنی ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی 2018 کە موکورتەکانیمان دیاری کرد و راپۆرتێکی تێروتەسەلمان ئامادە کرد لەسەرەوەی کە چۆن بکرێ باشە بۆ هەرێمی کوردستان. ئەو پرۆژە یاسایی ئێستا لە پەرلەمانە بەڕای بەشێک لە پەرلەمانتارە کوردەکانی نێو ئەنجومەنی نوێنەران هێندە ئەم پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2018 لە بانگەشەی هەڵبژاردن دەچێت. هێندە بودجەیەکی واقعی نییە بۆ عێراقێک نوقمی شەڕ و وێرانکاری و گەندەڵی بوو بێت. ئاوەرالی گەلی کوردستان، سلێمانی.